هەموو ئەو پرسانەی کە معلق بوون بە حکوومەتی ناوەندیەوە چ لە دام و دەستگاکانی سەر بە حکوومەتی عێراقی و بابەتی ناوی پارێزگای هەڵەبجە وەک پارێزگا و لە ساڵی 2016 و 2017 کە لە موازنەی عامی عێراق هەڵەبجە وەک پارێزگا هاتووە و ئەو گرفتانە چینکە ئێستا ناوی هەڵەبجە وەک پارێزگا ناتوە هەموو ئەم بابەتانە مناقەشەی جدیمان لەسەرکردن و پێشنیاری زۆر باشکرا و گفتوگوی زۆر باشکرا بۆ ئەوەی کە بتوانرێت کە هەڵەبجە هەموو پارێزگا بێتە پارێزگایەکی فعال لە حکوومەتی عێراقیە و لە موازنەی عامی 2018 عێراقا ناوی هەڵەبجە وەک چۆن لە ساڵی 2007 و 2016 هاتووە تەسبیت بکرێ. فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا خۆشبەختانە هەمومان بێکەوە یەکدەنگ و یەک هەڵوێست لە ماوەی ڕابردوو هەڵوێستەکانمان تێبینیەکانمان پێشنیارەکانمان یەکخست لە یاداشتێکی هاوبەشدا دامان بە سەرۆکی حکوومەتی فیدرالی و دامان بە لایەنە سیاسیەکانی عێراق دامان بە لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراق و کۆمەڵێک برگە و خاڵیتیا یەکێک لەو برگانە پەیوەندی بە هەڵەبجەوە داوامان کردووە لانی کەم وەکو ساڵانی ڕابردوو پێویستە بڕێک پارە بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان بکرێ ئەو یەکێک لەوانم ئەمڕۆژ تاکیدمان کردووە کە هەموو فراکسیۆنە کوردستانەکان بێکەوە داکۆچی لە مافەکانی پارێزگای هەڵەبجە دەکەن چ لە ناو پەرلەمان چ لەگەڵ حکوومەتی فیدرالی و لەگەڵ حکوومەتی هەرێمیش شتێکی تر هەبوو ئێمە گفتوگۆمان لەسەر کرد ئەویش تەواوکردنی ڕێکارە یاسایی و دارایی کاژێریەکانی پارێزگای هەڵەبجە بەداخەوە تا ئێستا چه هەندێکی لە ئەستۆی حکوومەتی فیدرالی هەندێکی لە ئەستۆی حکوومەتی هەرێمە ئەبێ ئەوانش تەواو بکرێن هەرچی ئەو پێداویستیانێتی هەیە ئەبێ جێبەجێ بکرێ بۆ ئەو مەبەستە ئێمە ئەمڕۆ بڕیارماندا کە کۆمیتەیەکی هاوبەش لە هەموو فراکسیۆنەکان پێک بینین کە ئەو کۆمیتەیە تایبەت بێ بە بەدواداچوونی کێشەی بودجەی پارێزگای هەڵەبجە و کاروبارەکانی تری هەڵەبجە چ لە ناو پەرلەمانی عێراق چ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چ لەگەڵ حکوومەتی فیدرالی و لەسەر کۆمەڵێک بابەتی تریش ڕێککەوتین کە بەردەوام بین ئێمە وەکو فراکسیۆنی عێراقیەکان چۆن بەرگری لە تەواوی مافەکانی خەڵکی کوردستانەکەن بە تایبەتمەندێتی هەڵەبجەش ئەبێ لەبەرچاو بگرین.